ئەوە کاتژمێر 2 شەوە. عرق هاتن عرقين هذي هاتن عرق هاتن. هاي ما شاء الله. شەوی ڕابردوو ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە تەنکەرێکی ئێرانی کە بنزینی بار کردبوو. دەست بەجێ تیمەکانمان لە بەرگری شارستانی بەسەرپەرشتی خودی ڕاستەخۆی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران و تیمی بنکەی بەرگری شارستانی خەلیفان و بنکەی بەرگری شارستانی سۆران گەیشتنە شوێنی ڕوودا و شوێنی ڕووداوەکە لە ڕێگای سەرەکی خەلیفان هەولێرەوە بووە. دیارە تەنکەرەکە گڕی گرتبوو بە هۆکارێکی نادیار و تیمەکانمان لە بەرگری شارستانی توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن و ئێستاش لیژنەیەک لە بەڕێوەبەرایەتیمان پێکێنراوە بۆمبەستی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە. سوپاس بۆخوا زیانی گیانی تۆمار نەکرا، تەنها زیانی مادی بەر تەنکەرەکە کەوت و ژمارەیەکی بابنین زۆر لە بنزینی تێدا سۆتا، بەڵام تیمەکان توانیان تەنکەرەکەش بپارێزن کە نیان هێش بەشی پێشەوەی تەنکەرەکە بسووتێ و ئێستاش لێکۆڵینەوە بەردەوامە.